زۆر گرانە شت لە کڕین نایە جاران گەڵا بە 120 خەڵک تۆزە باش و بێسەرەتی گەڵا بۆ بە 147 148 خەڵک شتی بۆ ناکردێ چینی فەقیر وەژات شتی بۆ ناکردێ شتەکان زۆر گران هیچ شتێ لە جێی خۆی نەماوە حکومەت چارەسەریکە بە فەقیرۆژات چارەسەر ناکرێت مۆزە هیچ شتێک شتەکان بەڕاستی زۆر گرانن یعنی ئێستا نازانم لەبەر خاتی ڕەمەزانە ئەمە یا هەرخۆی لەبەر خاتی بەرزبوونەوەی نرخی دراوەکانە هەچی شتێک سەوایەکەی تۆ هەرکە ناڵێ 2000 4000 5000 هاتوۆتە سەر بابەتەکان نازانین ئەمانە بۆ چییە یعنی کە پێشی ئەڵێ بۆچی گران بووە ئەڵێ وەڵا لەبەر خاتی نرخی دۆلارە ئیتر ئەمەش لەمە لا ڕەمەزانیشەوە ئەوەنێکە شتەکان هەرخۆی لە ئەستا گرانە دوو ئەوەنێکەش گرانە بێ ڕەمەزان بەو شێوازە گران بێت ئایا ئەم کەسا چۆن بێت دابینی کا خواردنەکانی ئایا چۆن دابین کا جلوبەرگی ئایا مناڵی هەبێت ئەمانە چۆن دابینی کا نرخەکانی یعنی بەڕاستی شتێکی زۆر گرانە حکوومەتی ئاگای لە خەڵک نییە ئاگای لە وەسی میلەت نییە یعنی تۆ ئافرین حکوومەت تۆ لەم لاوە پارەکەت لێ بڕیوە لەو لاوە معاشی نایتێ لەم لاشەوە و بازارە بۆ گران کردو لەگەڵەوەشە نرخی دۆلاریش بەرزە نە نرخی ڕقابەی داناوە نە نرخێکی هیچی داناوە نە ئەوە تا شت گرانە بێ هەموو کەسێ بازار ئازادە بە دڵی خۆی هەموو شتێک گرانەکات ئایا تۆ نابێت بزانیت بە پێی گیرفانی کەسەکە دیاوە تا تۆ پارێکی بۆ دابین کە قەیچێکە بە بازار هەر گران بێت بەرزبوونەوەی ئەم کاتە هەمووی میوەکان یەکەم نۆبەرەیەکەیەت دووەمیشیان کاتی بەهار و کاتی سەیرانە خەڵک ئەچێتە دەرەوە جا بەڕاستی ئەمەشیان زۆر کەسیان لەوانەیە بڵێم زۆر کەسکە هەیە ئەیبات یان نەخۆشی هەیە یا بۆ ئافرەتیە بە یاد ئەچێ بۆشیوە پێخۆش ئەمە یەکەم جار کە هات ئەم ماڵوژەیە ئەمەنەی لە قابێکی ئاسکری مابوو تقریبان بە 15000 بوو کیلۆیە 120000 نارەکە و لە علوە هەر لە علوە کیلۆ 120000 کەوت ئێستا دابەسیوە بە 800 بەڵام لەو کاتەیە لەوانەیە بڵێم هەر فەقیر هەر سەیریە کرد ئەگە دەوڵەمەندەکان بیان کڕیایە زۆر ئەتیادی و بەلاشیانەوە خۆی هەر دائیمەن ئەوانی کەشتی ژەفرۆشن خواخوای هەلێکیانەکە شتێک بێتە پێشەوە ئەن شتەکانیان گرانکەن یعنی وێژدانی ئەوانیشی تایە جاری وایە تۆ شتەکە لە پێشەوە کڕیوێتی پێشتر کە نرخ بەرزە بێتەوە ئەو بە نرخە بەرزەکە پێدەفرۆشێ یعنی بەعام خەڵکەکە یارمەتی دەرنی بۆ باشبوونی وەزعەکە و دوایەوە حکوومەتیش چاودێر نییە بەسەریانەوە دائیمەن هەموو شتەکان زەرمەندی یەکەم هاوڵاتیە هاوڵاتیش مەزدەری ڕزقەکەی موچەیە تەبەن موچەکە و خۆتانەی بینن چۆن ئەیرێ و چۆن تەوزیع ئەکرێ و ئەبێ دائیمەن فەرمانبەر چاوی لەوە بێکەی موچەکەی وەرەگرێ ئیتر ئەوە وەزعەکەیە لە ڕووی دۆلارەوە کە ئاوا نرخی دۆلار بەرز بۆتەوە بە حکمی دۆلاریش نرخی کەلوپەلیش زۆر بەرز بۆتەوە چاخەوەن پێداویستی تایبەتیش بە 150000 چی بکات چی بکڕێت چی بخوا 150000 پارەی دوو مریشکە پارەی فەردەیە برنجە 5 کیلۆیی پارەی قوتێ دۆشا و دەبێت زەیتە ئیتر لەوە زیاتر ینی بەشی چی بکە ئیتر لەوە لەمە و دواش ئەوە 4-5 ڕۆژێکمان ماوە بوو ماجی پیرۆزی ڕەمەزان هیوادارم بۆ چرکە ساتێکیش بێ حکومەتی هەرێم ئاور لە خاوەن پێداویستی تایبەت باتەوە داوا لە دەوڵەمەندەکانیش دەکەم داوا لەو دەوڵەمەندە بەڕێزانە ئەەکەم ئاورێکی جدی لە کەمەندان باتەوە ینی کەمەندان بەڕاستی مردووە سفر بۆتەوە لە وڵاتە چە کەمەندان بەڕاستی ینی بە سکی برسێتیەوە سکی بوشێ بە خێراتنی مانگی ڕەمەزانی پیرۆزکە بە گیرفانی بەتاڵەوە ینی بە 150000 چییە ئەم وڵاتی ئێمە لە ڕووی هەموو شتێکەوە حەج بڕیارێک دەرەکە حەج قەرارێک دەرەکە ڕووەکاتە خاوەن پێداویستی تایبەت
ئێمە هەموو ڕۆژێ بەدەل لە پشوەکان و عوتڵەکانیش ئێمە سەردانی سەرجەم شوێنەکانەکەین لیژنەکانمان ئامادەیە هەتا ڕۆژانی شەممان و ڕۆژانی پشوەکان ئێمە سەرجەم لیژنەکانمان لە ناو شاری سلێمان و گڕەکانە سەردانی مارکێتەکان و سەڵزە و میوەفرۆش و گەنجینەکان و سەرجەم پێداویستەکانەکەن کە هاوڵاتیان بەکارێنی هەر کەسێ پابەندی ڕێنمایەکان نەبێ ئێمە پسڵی سەرپێچی بۆکەین و کاری سێ لەگەڵ ئەنجام بدەین ئێمە خۆتان نەزان زۆربەی شمە و کاڵانە دەرەوە وڵاتێت وەکو ئاماژەم پیا بۆی دۆلارەکە و بەرز و نزمی کردووە هەندێک کات هەیە هەموو کاڵایەک 2030 چێتە سەر هەندێک شتی تر هەیە 5 چۆتە سەر بەس بە عام شتەکان هەمووی کواماژەم پیا لە سا هەشدە بۆ لە سا 20 بەرزبوونی بەخۆبینیوە سەبارە بە سزاکانیش ئێمە لە 50,000 تا ملیۆن لە سەڵاتی غەرامەکردمان هەیە بۆ کەسانەی کە پابەندی ڕێنمایەکان نابن کاڵەسن بە گرانفرۆشی یان بوونی موادی کەسپاریان هەڵەواسینی نەرخ یا جیاوازی نەرخ وێمە بۆ مەسلەی گرانفرۆشی ئاگاداری فرۆشیارەکانمان کردوێتەوە بۆ مانگە ڕەمەزانی پیرۆز هەر کەسێ فرۆشیارێ هەستێ بەرزکردن نرخەکان بەبێ هیچ هۆکارێ ئەوەی ماڵسین بە داخستنی شوێنەکەی. ئەوە دوو نیو.